سەلام باش ڕۆژ باش هاوڕێیان ئەم کاتتان باش ئەم ڤیدۆیەم کەمێک تایبەتە بە بواری فەلسەفە چیاوە ئەمە ژەزانی با ناوێکی بۆ بدۆزمەوە بیرم لە ناوێ کردەوە نەخۆشیەکانی بیرمەندی کورد ئەوەیەکی تر خۆی بەخۆی ئەڵێ ڕۆشنبیر یا بیرمەند یا فەیلسوف هەرسێکی بەڕاستی ئەوانەی کە ئەڵێن من ڕۆشنبیر نیم و بیرمەند نیم باشە دەی فەیلسوفی ئەوەی ئەڵێ من فەیلسوف نیم وانە باشە دەی مامۆستای تەنانەت مامۆستای فەلسەفەش ئەوانەی کە خۆیان بە مامۆستای فەلسەفە دانن چکە کۆمەڵێ کێشەیان هەیە کە هاوبەشن ئەو کێشانە لە ناو هەمویانە لە ڕاستیە لە نووسینەکانیانە لە کۆڕەکانیانە لە کتێبەکانیانە ینی ئەو کێشانەی کە هەن لە ناو بیری ڕۆشنبیرانی کووردە من باسی لە شوێنی تر زۆر باسم کردووە کە سەرچاوەکەیان پیسە ئەوە هیچ واتە هەر بەی شێوە نابێ پشتی پێبەستی سەرچاوەکەیان شتی کورد کراوە و دەستی دووە سەرچاوەکەیان دەستی دووە وەکو چۆن ئەوە فیلمێکە بڵاو ڕێیانەوەی ئایرۆنمان مرۆڤی ئاسنین ئەوەی ئایرۆنمان ئایرۆنمانە چێ بۆ ئەفغانستان ئیتر ئایرۆنمانەکەی یعنی ئەکەوێتە خوارەوە ئەکەوێت و وەک بڵێ ئیتر ئەفەوتێت لەوێ کابرا خۆی ڕاتەوە هینجنیۆر ناوی چییە ئەوەی دەوری ئایرۆنمانە بینە هاوڕێیان ناوی چییە ڕۆبەرت جنیۆر ڕۆبەرت دەی جنیۆر نازانم ئەوە کتێرە هەر بەدڵیشم نییە بەڕاستی نازانم خەڵک بۆ ناوی چیە هاوڕێیان خۆ بابەتەکەم ئەویش نییە بەڵام ناوی چیە ڕۆبەرت جۆن دۆنی جنیۆر ڕۆبەرت داونی جنیۆر ڕۆبەرت داونی جنیۆر ئەچێتەوە ئەمریکا ئایرۆنمانێکی زۆر پێشکەوتوتر دروست دەکات چکە ئەمەیان زۆر باش نەبوو زۆر باش ئیش ناکات لە ئیشەکەوێت ئیتر لە ئەفغانستان بەجێڵن بەجێڵن و ئیتر نازان چی لێت ئیتر خەریکن ئایرۆنمانێکی نوێ دروستەکەن بە تەکنەلۆژیایەکی نوێ زۆر بەهێزترە لە ئایرۆنمانەکەی تر دوای ماوەیەک چەند ساڵێک سەیرەکە لە تەلەڤیزۆن دەبینێت ئەبینێ ئەفغانستانە و ئایرۆنمانەیان دروست کردوێتەوە هینە ئەفغانیەکان چوونی تر بە پینە و پەڕۆ و بەوەی تر دروستیا وەکو چۆن لای خۆمان نۆزڵمان دروستە کردە نۆزڵ یا بۆ نمونە چەچێک لولەیان بۆ زیادەکردی تر شتیان دروستە کرد یای چەک و شتیان دروستە کرد ئەها وەکو چۆن داعشینی دروستە کرد نازانم تۆپیان دروستە کرد یعنی شتی دەستی دووە شتێکە وەکو بڵێ ئەها هیچ شەریکە نییە شتێک نییە بە زنجیرەی دروست کرا بێ و بە شێوەیەکی زانستی لە ناو وەکەوەیە کەسێک ئۆتۆمبیلە دروستەکە لە شارێکی زۆر دواکەوتوو ئەمانە بەڵام ئیدر ئەوەی کە بەدەستیەوەیەتی ئۆتۆمبیلە دروستەکە ئەو ئۆتۆمبیلە ناکرێ ستاندارد نییە ناکرێ پشتی پێبەستی ڕۆشنبیریەکەی ئێمەش ڕێک ئەوەیە یعنی هی عەرەب و فارس و تورکیش ینی مەبەستم هی جیانی ئیسلامی ڕۆشنبیریەکەمان ینی لە سایکردنەوەی ڕۆژاوایە ینی هیچ شارستانێکی خۆمان نییە
شارستانیتی خۆمان داپۆشراوە بە ئیسلام داپۆشراوە ئیسلام لە سەردەمێکە جۆرێک لە زانستی بەرەمێناوە بەڵام ئەوە نەماوە ئیتر لە نزیکەی 200 ساڵە ئێمە لاسایی ڕۆژاواکەینەوە لاسایەکەش ڕێک وەکو ئەوەیە ها وەکو ئەوەیە ئۆتۆمبیلە بینینی تر ئۆتۆمبیل دروستەکەین بە پارچەی کۆمەڵی ئۆتۆمبیلێک دروستەکەین ئێوە ئۆتۆمبیلە پشتی پێ نابەسترێ ئێن ڕۆشنبیرەکەی بۆ نمونە فاروق ڕەفیق یا مەریوانی وریاقانە یا نازانم ئازاد حەما لەو جۆرەیە ڕۆشنبیریەکە ئەفغانیەکان دروستیان کردوتەوە ینی بە کۆمەڵە چەکیان هێناوە هە پارچە ئیتر چەکیشیان پێ دروست کردووە نازڵە ڕێیان نازڵ بیریە باوەڕکرد یای ڕەوەکوێ نازڵێ دروستکردبێ ئیتر بەراوردی نازڵ بکە نازڵە زان چیە هاوڕێیان ئەوە لە سلێمانی هەبوو کەسانێک هینیان دروستە کرد جۆرێک لە ینی فیشەکیشیان پێتەقان نازڵ فیشەکیان پێتەقان ئەوە شتێکە پاچوۆرکە لە ڕاستیە ڕۆشنبیرەکەی ئێمە پاچوۆرکە ینی بە عەرەبی شتێک نامیلکەیەکت بینیوە نامیلکەیەکت خوێنێتەوە لەسەر شتێک یا وەرگێڕانێکی لە زمانی سێمەوە نیچە و بە وەرگێڕانێکی زمانی سێم خوێندێتەوە ئیتر هەمووی پارچە و هینە ینی وەکو بڵێ پارچە ڕەسەنەکانیش نین هەمووی تەزویرە هەمووی دەستی دووە هەمووی وەرگێڕانی نازانم کورت کراوەیە ئەوەیە وەکو چۆن ئەرستۆ لە جیانی ئیسلامیە لە ڕێی شیکاریەکانی ئەرستۆیانە ناسی خۆ تا ئەم ڕۆژ سەردەمی عەباسیەکان ئەرستۆ وەرنەجێڕدراوە خەڵک گەڵێ عەرەبەکان ئەرستۆیان وەرگێڕاوە نا وەریان ناگێڕە کورتیان نەکردەوە یا شیکارێکیان بۆ کرد ینی لەسەر شیکارە لە زمانی دووەمەوە ینی عەرەبەکان تا ئەم ڕۆژ یا مسڵمانەکان ئەڵبەتە عەرەبیتیان نەبووە ینی سەردەمی زێڕینی ئیسلام یەک عەرەبیتیان نیە لە بیرمەندەکانە هەمووی یا کوردە یا فارسە یا تورکە ینی ئەوەیە ئازەریە زۆرتر نەک تورک دوورتر بوون دوایی یەن بەڵام سەردەمی عەباسیەکان سەردەمی زێڕینی ئیسلام زۆرینە کوردە فارسە سریانیەکان هینەکان ئەوانن ینی عەرەبیتیانە ئەوە بەڵام ئەوەیە ئێمنیش ئەمەوێ ئەوە سەرچاوەکە ئەوە کێشەکەی کێشەیتیایە جارێ سەرچاوەکەیان ئەو شوێنەی شیرەکەی لێخۆنەوە شیری ڕۆشنبیری ئەوە خۆی کانیەکی پیسە کانیەکی دەستە دووە دەستی دووە نازانم چی لەو سەرەوە جلی تیاشۆن ئەم لێرە ئاوی تیاخواتەوە عەرەبەکان و فارسەکان و تورکەکان پیسایی تیاکەن ئیتر ڕەهەندیەکانیش لە خوارەوە ئەیخۆنەوە ینی ئەو کانیە ڕۆشنبیریە عەرەب و فارس و تورک لەسەرەوە گووی تیاکەن لە خواری شەڕەندیەکان ئەوە ئاخۆنەوە بەوە ڕۆشنبیر بوون بە عەرەبی و بە فارسی و بە تورکی و بەوەی کە وەرجێڕدراوە بۆ ئەوان ئەوەیە یعنی ڕۆشنبیریەکەمان بەگشتی ڕۆشنبیریەکەمان مەبەستم هونەرمان نووسینمان ئەدەبمان ئەوەیە ماوەی 100 ساڵێکە ئەدەبی مۆدێرنمان ئیتر شانۆمان هەمووی ئەوەیە ینی ئەوەیە لە ڕووبارێک ئاوە خۆینەوە کە عەرەب و فارس و تورک لەسەرەوەن ئەوان لەسەرەوە پیسایی تیاکەن ئێمەش لە خوارەوە خۆینەوە لەو ئاوا خۆینەوە باشە کێشەکانی چین ینی چۆن بیناسیتەوە هەڵەکانی چین هەڵە گەورەکانی ینی من هەوڵم داوە هاوڕێیان من بە 6ەوە گرتومە بە ژمارە 6 خۆی ژمارە 7 پیرۆزە لای کورد 7 و 12 وەمانە بەڵام قەی ناکە من 6 ئیترەوەیە
هەوڵم داوە لە 6 خاوە کۆیکەمەوە. یەکەم بەڕاستی لە فەڕەنسای ئەوەی کە بەدیم کردووە، فەڕەنسیەک ئەبێتە تایبەتمەندی نیچە لە پێشە هیچ ناکە زمانی ئەڵمانی فێرە بێ. زمانی ئەڵمانی، مێژووی ئەڵمانیا، کۆمەڵگای ئەڵمانیە خوێنێت، چونکە نیچە بەبێ ئەڵمانیا، بەبێ کۆنتێکستەکە هەرگیز نازانی چییە، هەرگیز هیچ شتێکیش ناتوانی نالی ئەڵمانێک ئێوێ نالی بناسێ. ئەڵمانەکە ئەگەر نەیبیست بێ سلێمانی چییە و بابان چییە و ئەگەر نەیبیست بێ نەزانێ حەدیث چییە و قورئان چییە و چی لە نالی تێگە. نالی هەمووی ئاماژێ بە حەدیث و قورئان و ینی عەبدولکەریم مدەڕس نەبێت خۆمان لێی تێناگەین. ئەڵمانێک بە چ مەرجێک لە نالی تێگە. یەکەمە بێ زمانەکە لە هەموو کوردێ باشتر بزانێت. بەقەی عەبدولکەریم مدەڕس کوردی بزانێت، ئیتر بزانن، چونکە کێ لە نالی تێگە؟ عەبدولکەریم مدەڕس لێی تێگەیشتووە. ئەبێ بەقەی عەبدولکەریم مدەڕس، واتە بەقەی هەموو ڕەهەندیەکان زیاتر زمان بزان. ڕەهەندیەکانی چی؟ ڕەهەندیەکان هەر نازان، سۆرانیش نازان. ئەبێ لە مەسعود محەممەد زیاتر کوردی بزانێ، ئەو کوردێکەوە ئێزانێ. ئەو کوردیە چۆن فێرەبی؟ ئەگەر تۆ کوردستان نەناسی، سلێمانی نەناسی، ئەمارەتی بابان نەناسی، و تەنانەت کوردیەکەی نالی کە پڕە لە عەرەبی، ئەگەر عەرەبی نەزانێت کابرا، ینی بە هیچ شێوەیەک بۆ نمونە حەدیث نەناسێت، یا بۆ نمونە کاڵێ نوێژی ئیستیسقانەکە ئەوە مەحوی ئەڵێ هین بە شتێکی نالی هەوڕێیان کە ئاماژەی حەدیث و ئایەتی تیاابێ بە ئەو ئێستا نایە بە خەیاڵمە. بەڵام مەبەستم ینی ئەبێ ئەو کۆنتێکستامی بناسێ بۆی نالی بناسێ. تۆشە پێویستت بەو کۆنتێکستەیە کە بیناسی بۆی نیچە بناسی. ئەگەر ئەتەوێ ببیتە تایبەتمەندی نیچە یا باسی نیچە بکەی وەکو کەسێکە نیچە ئەناسێت. باسیەوە ناکەم کە تۆ وەکو خوێنەرێک ئازادیت، کێشە نییە. بەڵام کە تۆ بوویتە مامۆستا، ینی بۆ نمونە بوویتە مامۆستا، نازانم ویستت شۆپنهاوەر بڵێیتەوە، پێویستت بەوەیە بە ئەڵمانی شۆپنهاوەرت خوێن بێتەوە و هەموو شۆپنهاوەرت خوێن بێتەوە، نەک ئەوەی کە وەرجێڕدراوە بۆ عەرەبی یا فارسی. نانا، ئەبێ ئەڵمانی بزانیت، شۆپنهاوەرت بە ئەڵمانی خوێن بێتەوە، ئەبێ مێژووی ئەڵمانیا بزانیت، مێژووی زمانی ئەڵمانی، ئەدەبی ئەڵمانی، ینی سەردەمەکەی بناسیت، سەردەمی شۆپنهاوەر لە ئەڵمانیا چی بووە، چییە، ینی ناوەندی ڕۆشنبیری ئەڵمانی لەو سەردەمەیە خەریکی چی بوون، چ شتێک، چ شەپۆلێک، چ تەوژمێک، چ بیرێک هەبووە. ئەوەیە. ئەمە نییە. لای کوردەکان هاوڕێیان زۆر سەرسوڕێنەرە. کابرا بۆ نمونە لە بریتانیاژی ڕۆشنبیرە کوردەکەمان کەچی خۆی کاتە تایبەتمەندی نازانم نیچە کە بە زمانی ئەڵمانیە، کە بریتانیا خۆی فەیلسوفی هەیە کە پێویستمان بە تایبەتمەندی بیرمەندەکە، ینی خۆی ناکاتە تایبەتمەندی بەرتنان ڕاسڵ یا هەر بیرمەندێکی، ینی لۆک یا نازانم هەر بیرمەندێکی بریتانیا، سکۆتلەندی یا ئێرلەندی خۆی ناکاتە تایبەتمەندی ئەوە، ئەچێ خۆی کاتە تایبەتمەندی بیرمەندێک کە زمانەکەی نازانێت و هیچ لەو وڵاتەیە و بیرمەندە نازانێت. ینی ئەوەیە بۆەوەی زانستێکی پاک بەرهەم بێنی، ینی زانستێک نزیکترین بێ لە ڕاستیەوە،
پێویستە ئیتر لەو سەردەمەیە نامێ ئیتر ئەبێ بچینە ئەو سەردەمەوە کە مامۆستای ئەو کەسەی کە ئەدەبی ڕووسی ئەڵێتەوە تەواو ئیتر ئەبێ ینی کەسێک بێت زمانی ڕووسیەکەی هەموو ڕووسەکانی بە ڕووسی خوێن بێتەوە ئەو سەردەمە نەما کە ئیتر کەسێک نازانم باسی بیرمەندێکی بۆ بکە کە بە هیچ شێوەیەک نە وڵاتەکە زانێت لەکوێیە نازانێت لە سەردەمێکا ژیاوە نە واتە ناسینی سەردەمەکان ناسینی زمانی نووسەرەکان زمانەکەیان سەردەمەکەیان وڵاتەکەیان نەتەوەکەیان یان کۆمەلگاکەی کە تیا ژیاون ئەوە زۆر زۆر پێویستە بۆ ناسینی بیرمەندەکە چونکە بۆچی تۆ باسی بیرمەندێکی بۆی پێمان بڵێ لە مێژووە لە چ پێگەیەکایە بۆچی لەو کاتایەت پێشەو چی بووە دوای ئەو چییە ئەمە نییە لە بیرمەندی ئێمە هەر نازانێ ئەو شتانە نازانێ مێژوو ناناسێت بە هیچ شێوەیەک ینی هاوڕێیان هەموو بوارەکان هەموو بوارە زانستیەکانیش پێویستیان بە مێژووە ئێستا تۆ ناکرێت تەنانەت فیزیا ئەڵێ فیزیاقی چێ بە مێژووە باشە تۆ نەزانی نیوتن چێ گالیلێ چێ نازانم چی ینی یەکسەرە چیتە سەر ئاینشتاین ینی سیستمی پتۆلێمێ نەزانیت و نازانم لە هەموو بوارەکە مێژوو دایکی زانستەکانە لە هەموو بوارەکانە پێسێ بە مێژووە کلۆڵترین مرۆڤ تەنانەت کلۆڵترین مێرولە ینی لە ناو مێرولەکانی شاوەنە کلۆڵیتیانێ بەقەی ڕۆشنبیری کورد کلۆڵترینە لە ڕووی مێژوویەوە بڕۆ هاوڕێیان پرسیار بکە لە هەموو ئەوانەی کە هینن نازانم پرسیاریان لێ بکە بڵێ باسی ماوەیەکی مێژووین بۆ بکە لە ئەوروپایە بەبێ ئەوەی کە بچیت سیر بکەیت و نازانم چی ئەنتەرنێت سیر بکەیت لەویا پرسیاری لێ بکە لە سەدەی بۆ نمونە سەردەمی ئەلیزابێتی چییە کێ لەکوێ چییە ینی ئەڵمانیا چی بوو لەو سەردەمەیە لە سەردەمی ئەلیزابێت شاژنی بریتانیا سەردەمی شێکسپیر بوو لە بریتانیا شێکسپیر بوو ئەی باشە لە سەردەمی ئەلیزابێتیە فەڕەنسا چی بوو لە ئەڵمانیا چی بوو ئەوروپا بەگشتی چی بوو ئەی لای خۆمان چی هەبوو هەر ئاگای لێ نییە بە هیچ شێوێ مێژوو ناناسێت مێژوو نەناسی ناتوانی بڵێ بیرمەندم چونکە هەموو چەمکەکان هەموو فەلسەفەکان ڕێبازەکان مێژوو دروستی کردوون سەردەمەکەی خۆی دروستی کردوون تۆ سەردەمەکە نەناسی نازای بۆچی ئەمە دروست بووە مەگەر هەر ئاوا وەکو ڕۆشنبیری کورد فڵان کەس ئەڵێت تۆمایە کوێنی وتی نازانێت تۆمایە کوێنی لە چه سەردەمێکایە لە چه شوێنێکە ینی بەبێ ئەو کۆنتێکستە ناتوانی هیچ بیرمەندێک بناسی ئەبێ لە زمانی خۆیەوە بیناسیت من مەبەستمەوە نیە تۆ خۆتە ناتوانی فەیلسوفەکان هەموو نەتەوەکان فەیلسوفیانەیە خۆ ناکرێت هەموو زمانەکان فێربی من مەبەستمەوەیە کاتێکە بیتە تایبەتمەند کەسێک ئەڵمانی نەزانێت بۆی نییە وانە بدا لەسەر هایدگەر بۆی نییە ئەو شتە چونکە تۆ بە هەر زمانێ خوێنە بێتەوە هایدگەر جارێ بە زمانەکەی خۆی قورسە کێشەی لەسرە ئەڵمانەکە خۆی ئەبێت دە کەس دازاین گفت و گۆ بکە لەسەر وشەی دازاین مەبەستی چییە اینجا تۆش یەی کە بە عەرەبیی خوێنیتەوە تۆ هەر ینی مەبەستم ئەوەیە کە کاتێکە بیتە مامۆستای بۆ نمونە ئایدۆلۆژیای ئەڵمانی ئەوەی کە ینی ئەو بیرمەندانەی کە لەو سەردەمیان کە چنە چوارچەوەی ئایدۆلۆژیای ئەڵمانیەوە ئەڵمانی نەزانی یانی چی باسی ئایدۆلۆژیای ئەڵمانیەکەی باسی قوتابخانەی فرانکفۆرتەکەی یعنی چی باسی ئەو شتاناکەی ینی ئەوەیە مەبەستم ئەوەیە کە ڕۆشنبیر ئەبێت تایبەتمەند بێت لە کۆمەڵە بیرمەندا
ئەو پەڕیسیان چوار چکە لە ژیانت فریان ناکەی بە تەواوی بیرمەندێ دوان بناسیت هەر بۆیە لە وڵاتان بۆ نمونە کۆرپوسێ ئەوەی ئەوترە کۆرپوسی نیچەی واتە تۆ کتێبخانەیەکی نیچە بەرهەمێنی لە کۆتایی ژیان تا هەموو شتەی پێویستە بۆ نەتەوەکەت لەسەر نیچە بیزانێت تۆ بەرهەمت هێناوە کتێبەکانی هەمووی وەرجێردراون هەموو ئەو کتێبە گرنگانەشی لەسەر نیچە واتە هەر گەنجێکی کورد بیەوێ نیچە بەڕاستی و بە پاکی و بە جوانی بناسێت لە کتێبخانەی کوردیە هەموو نیچەی لەبەر دەستا بێت یعنی ئەوەیە ئەو ئاوا زانست بەرهەمیت ئەژینا ناتوانای بڵێ لە کورد ئەتوانێت نیچە بناسێت ناتوانێت بیناسێت ناتوانێت کورد نیچە بناسێت هەتا هەموو بەرەمەکانی نەبێ هایدگر نازانم هەر بیرمەندێکی تر ئەوەیە ینی ئەوە شێوازی دروستکردنی نەتەوە سازیە کە نەتەوەیەک شایانیەوە بێ بەخۆی بڵێ نەتەوە ئەبێ هەموو ئەفلاتۆنی هەبێ هەمووی بەرگەکانیشیان لە یەک بچێ ئیتر کۆمەڵێک کەس وەریان ژێڕابێ بەڵام یەک پرۆژێ هاوبەش بوو بێت ئیتر ئەوەیە ینی بۆ ئەوەی کەسێکی تر پێویستی بەوە نەبێت نازانم دووسێ ڕستۆی لەبەر دەما بێ دووسێ بە وەرجێڕانی جیاواز و ئیتر بە نیوە ناچڵ و یەشێکیان بە فارسی بخوێنێتەوە یەکێ بە عەرەبی و یەکێ دوانیان بە کوردی و بە کوردیەکی نیوە ناچڵ و کە لە زمانی سێیەمەوە وەرجێردراوە ئەرستۆ لە یۆنانیەوە کراوە بە فەڕەنسی لە فەڕەنسیەوە نازانم کراوە بە عەرەبی ئەم لە عەرەبیە وەرێجە ئەوە زانستی لەسەر بنیاد نادرێ ئەبێت تۆ ینی نەتەوە کە نەتەوەیە کە ڕێزی خۆی بگرێ ئەبێ ئەرستۆ وەرژێڕی یۆنانی کۆنی هەبێت هەموو ئەرستۆ وەرجێڕێت و ئەوە هیچ نییە دروستکردنی تەنیا ئەوەیە حکوومەتی هەرێن دوو مامۆستای یۆنانی کۆنەهێنێت با موچەی 10 ملیۆنیشیان بداتە هیچ نییە بۆ ماوەی 10 ساڵ تۆ 10 وەرجێڕی گەورەی یۆنانی کۆنە دەبێت 10 وەرجێڕی کوردی باش پەروەردەکراو بە ینی کە ئەتوانن هەموو بەرهەمی یۆنانی کۆنت بۆ وەرجێڕن بۆ ماوەی 10 ساڵ ئەتوانی 10 وەرجێڕی گەورە دروستکەی تەنانەت ئەو وەرجێڕانە زۆریشیان لەوانەیە هەرخۆی کورد یا فارسی عەرەبی ئەزانێت ئەتوانێت وەریشیان گەڕێ بۆ عەرەبی هینە وەکو بڵێ هەر بۆ هینیشیان ینی بۆ فارسی عەرەبی بۆ ئەوانیش بەس بە پارە ینی ئەوە و کەسەکانی ژە وەرجێڕانە بێگومانە بنە مامۆستا ئیشیان بەس وەرجێڕانەکە نییە بەڵام کە ئەوەیان کرد ئیتر نەتەوەکەیان بۆ هەتایە ینی بۆ 200 ساڵ 300 ساڵی تر ئیتر تۆ پێویستێ بەوە نییە دیسان وەریان جێڕیتەوە ینی تۆ شتێکی ئاوەنە گەورە و ئەگەریش وەربگێڕدرێنەوە دوای 50 ساڵ ئاسانترە چکە کوردێک کردوێتی ینی ئەوەیە ئەبێ ئێمە لێکۆڵینەوە بکەین لەسەر سەرچاوەکان سەرچاوی ڕۆشنبیر بوون من هەمیشە واکەم کە کەسێک ئەبینم قسە ئەکا و باسی ڕۆشنبیریەکە ئەوەن جارێ با بزانم لەکوێ شت فێرە بێ لە چ کانیەک ئاوە خواتەوە من ئەبێ کانیەکە بناسم کە سیرەکەم کانیەکەی چڵکاوی فارس و عەرەبە یا مەسەلە فارس و عەرەبیش نییە هەر چڵکاوی نازانم بە زمانی سێم فێری شتەکان بووە یا بە نیوە ناچڵ ئەوە لە چکانیەک ئاوە خۆیتەوە دووەم ئامانجی باڵای ئەو بیرمەندە چییە ئەوە پرسیارێکی زۆر گرنگە لە فەلسەفەیە یا بۆ ڕۆشنبیرێک یا بۆ ئامانجی باڵات چییە ئێستا ئەگەر تۆ لە ئەفلاتۆنەوە سێریکەین ینی لە سۆقراتیشەوە ئامانجی باڵای
ئەفلاتۆن چییە لە فەلسەفەیە؟ خۆی زۆر جار دەری بڕیوە، تەنانەت بە کرداریش کردوێتی. ئامانجی باڵای ئەفلاتۆن دروستکردنی وڵاتێک و کۆمەڵگەیەکە کە مرۆڤ تێیدا بە باشترین شێوە بژی. هەر بۆیە کۆماری نووسیوە. لە کۆمارە باسی جۆرەکانی حکمڕانیەکە، یعنی شێوازەکانی دەوڵەتداری، ئەوەی کە دیموکراسیەت، دیکتاتۆریەت، ئەرستۆکراسیەت، یعنی باسی شێوازەکانەکە کامیان باشترینە یا کامیان خراپترینە. ئەوەیە کە ئەو خۆی پێی وا بووە باشترینیان ئەرستۆکراسیە و لە ژیانی شیاو شتێک جێبەجێ کردووە. چوە بۆ سامۆس، چوە بۆ دوورگەیەک، بۆ بە ڕاوێژکاری دیکتاتۆرێک لەوێ. دیکتاتۆر بە مانای ئەوەی ئێستا نییە، ئەڵبەتە دیکتاتۆر بە واتای ئەوەی کە دیکتاکە، ینی جێبەجێ یاسا جێبەجێەکە. ڕێک واتاکە ئێستا پێچەوانەی واتە یەکەمەکەی بووە. دیکتاتۆر خۆی لە ئیتالیەوە هاتیوە دیکتارێ واتە ئەوەی کە بۆ نمونە هینەکەیت، بۆ نمونە مامۆستاکە خوێنێتەوە تۆ بێ بینوسی، واتە مامۆستاکە دیکتە و پێکە، یعنی یاساینەکە و پێتە نووسێت، پێنووسینەوە. دیکتەکردنەوەیە، پێنووسینەوەیە. بەڵام لە سیاسەتە ئەوەیە کە یاساکان جێبەجێکە. کەسێکە بۆ نمونە حاکمێکە یا یاساناسێکە، ئەیکەی بە سەرگەورەی وڵاتەکە و ئیتر یاساکان دیکتاکە، یاساکان جێبەجێکە. نە پاشایە، نە هینێکی وەک بڵێ شەرعەتی نییە، ڕەوایەتی نییە، بەڵام تا پاشایەگە دۆزنەوە ئەو کەساکەنە دیکتاتۆر. دیکتاتۆر واتە یاسا جێبەجێکرد. ڕێک پێچەوانەی ئەوەی مانا ئەوەی کابرا بۆ بە ڕاوێژکار، ینی خۆی ئەوە گرنگ بۆ بەلایەوە. ئەوە بووە ئامانجی فەلسەفە ئەوەیە، دەوڵەتێک دروستکەی، ئەو بیرۆکانەی کە تۆ هەتە لەو دەوڵەتەیە ڕنگ بدەنەوە، جێبەجێیان بکەیت. فەلسەفە بۆ چییە؟ بۆ بەرهەمێنانی ژیانێکی گوزەرانێکی باش، ژیانێکی خۆشبەختانە بۆ زۆرترین خەڵک. ئەوەش لە چوارچێوەی دەوڵەتە ئابێت، تەنیا لە چوارچێوەی دەوڵەتە فەلسەفە ئەکرێ فەلسەفە بژیت، فەلسەفە جێبەجێ بکەیت. تەنیا لە چوارچێوەی دەوڵەتە فەلسەفە بوونی هەیە. ئەگینا ئامانجی چییە؟ بەس بۆی کچ حەزێ لێکە. فەلسەفەی ڕۆشنبیری کورد بەس بۆوەیە کچەکان بڵێن ئەوای چۆن زیرەکە کاگازات، هەمە بەڕاستی زیرەکە، لە هیچ تلی تێ ناگەم کە قساکە و دیارە زۆر زیرەکە. ئەگینا ئامانجە چییە؟ ئامانجە دەوڵەت نەبێ. ئەفلاتۆن بۆ چییە چێ بۆ ئەبێتە ڕاوێژکار و ئەوە؟ ئەرستۆ بۆ چییە چێ ئەبێتە مامۆستای ئەسکەندەری گەورە؟ چونکە فەلسەفە ئامانجی دەوڵەتداریە، دەوڵەت دروستکردنە. چونکە هەموو شتێک کە باسیەکەی تۆ، هەموو ئەخلاقەی باسیەکەی، ئەو یاسایانە، ئەو ینی هەموو بوارەکانی فەلسەفە لە چوارچێوەی دەوڵەتە ئەتوانی جێبەجێیانکەی. ئەگینا فەلسەفە ئەبێتە عیرفان و ئەبێتە خەیاڵپڵاو و پڕوپوچ، شتێکی پڕوپوچ و یا نەرجسیەت، بەس بۆەوەی کە بڵێ من زۆر زیرەکم، زانیاریم زۆرە و ئەوەیە. یعنی وەکو شتەکانی تر لە کوردستانە هەمووی بۆ جوانیە لە ڕاستیە. ئۆتۆمبیل کورد خۆ پێویستی بە ئۆتۆمبیل نییە. خۆ ئەوانەشی کاچن بۆ ئیش، ئیشەکەیان هیچ نییە، هەردانیشن و ینی کاتژمێر داچن بۆ ئیش و کاتژمێر دوی دوانیەوە ڕۆچنەوە ماڵەوە. ینی ئۆتۆمبیلەکانیش پێویست نیە، ئۆتۆمبیلیش پێویست نییە. بۆیە ئۆتۆمبیل بۆ جوانیە لە وڵاتی ئێمە. لێرە بۆ جوانی نییە. لێرە بەبێ ئۆتۆمبیل ناتوانێت ئیشەکە بکەیت. فەلسەفەش هەمان شتە، وەکو ئۆتۆمبیلە، وەکو ئاڵتونە کە کچ بەخۆیەوەکە لای ئێمە، وەکو هینە بۆ تۆکسوفیلەرە. بۆ تۆکسوفیلەری پیا و قسەی زلە فەلسەفەیە.
بۆ تۆکسوفیلەری ژنیش ڕێک بۆ تۆکسوفیلەرەکە یعنی ئەوەیە ئەجینا ئەگەر هەر فەلسەفەیەک ئامانجی دەوڵەت دروستکردن نەبوو مرۆڤ سازی بۆ نەتەوە سازی بۆ دەوڵەت سازی دەوڵەت سازیش بۆ شارستانیت بۆی شارستانی تێک دروستکی ئەوەیە ئامانجی فەلسەفە ئەوەیە ئامانجی باڵای بیرمەندەکان بیرمەندی ئێمە ئامانجی باڵای ئەوە نییە نازانی چییە ئەڵێ من ئەمێ خەڵک وشیار کەمەوە ینی تۆ بڕیارت تا تۆ وشیاری نە ژیانت فەلسەفیە و دوایەوە ژیانی تۆ چۆن فەلسەفیە بێ لە ئادەی بڕۆ لە بەغایە بە فەلسەفیانە بژی ئادەی بڕۆ لە ئەفغانستان فەلسەفیانە ینی ژیانی تۆ پەیوەندی هەیە بە دەوروبەرەکەتەوە خۆ تۆ ستۆیسیێنیش نیت بڵێ من ئەقم نییە بە دەوروبەرمەوە ستۆیسیێنی جوانە بوون مارکۆرێل ئیمپراتۆر بووە و ستۆیسیێن بووە خوێندکاری پیکتێت بووە هینیشە ینی یەکێکیان هاوڕێیان کۆیلە بووە هەر بەڕاستی کۆیلە بووە فرۆشراوە ئیپیکتێت خوێندکارەکەی ئیمپراتۆر بووە سەیری ئەو فەلسەفەیەکە ئەوە فەلسەفەیە ینی فەلسەفەیەکە ئیمپراتۆرێک ئەو فەلسەفەی هەیە کۆیلەیەک ئەو فەلسەفەی هەیە کەسێکی ئاسایی ئەوە پرۆژەکە و چییە پرۆژە و چییە تۆ باسی فەلسەفاکی پرۆژەکە و چییە یعنی ئیشی فەیلسوف هاوڕێیان لە هەموو مێژووی فەلسەفەیە ناوی دەسەڵاتدارێک و حیزبێک نابینی یعنی نابینی سپینۆزا ڕەخنە لە حیزبێکی دەسەڵاتدار بگرێ بوونی نییە ئەو شتە بیرمەندی ئێمە شەو ڕۆژ باسی یەکێتی پارتیەکە هاوڕێیان لە فەلسەفەیە شتیوان نییە یەکێتی پارتی بوونی نییە بەس لە فەلسەفەی کوردیە یەکێتی پارتی بوونیانێ کۆرە حکوومەتی هەرێم هاوڕێیان ئەمە بیرمەندە کەسێ نووسێ حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمی چی ینی دیکارت باسی حکوومەتی هەرێمی کردووە هاوڕێیان لە هەموو مێژووی فەلسەفەیە ناوی دەسەڵاتدارێک نایەت تەنیا لە نامەکانی ئەفلاتۆنایە ئەو نامانەی کە یان نووسێت هەرچەنە زۆرینەیان بە نامەی ینی بەهین نین ینی لە سەدا سەد دڵنیانین کە ئەو نووسی بێتنی بەڵام یەکێکیان دڵنیان ئەوەی کە درێژترینیانە ئەوە سەیرە ئیتر باسی خۆیەکە کە چۆن چووە و چی بینیوە و باسی ئەزمموی خۆیەکە کە بۆ بە ڕاوێشکاری ئەو کابرایە و ئەو کابرایە چۆن ئیتر سوودی نییە ئەگاتە ئەوەی کە ئەڵە کاکە کابرا تێناگە ئەو گەنجار حەزەکە حەزی لە دەسەڵات خوازیە و وینە ئەوانە ئیتر باسی ئەکات ینی ئەیویست چی بکات ئەیویست بەو ڕاوێشکاریەی کاری ڕاوێشکاریەی چ شتێک بخاتە مێشکی ئەو دیکتاتۆرەوە ینی ئەیویست وڵاتەکە چۆن لێ بکات هەمووی باسەکە بە وردی لەو نامەیە ئەجینا بە هیچ شێوەیەک بیرمەندەکان باسی دەسەڵاتی سەردەمی خۆیانیان نەکردووە چکە ئەوانە بێعەقڵ نی نەزان دەسەڵات یەکێتی پارتی نین یعنی وەکوێ نیچە لە کتێبێکی باسی یەکێتی پارتی بکات چۆن شتی واکات ئەوە کەی بابەتە لە لای ئەگەر باسی دەسەڵاتیش بکە لە ڕووی فەلسەفیەوە ینی لە بەڵام نیچە باسی نەتەوەی ئەڵمانەکات باسی کێشەکانی ئەو نەتەوەیە تەنانەت جنێی پێ سوکایەتی بەو نەتەوەیەکە وەکو هەندێ بێ عەقڵی ژەڵێن ڕاستە خۆی ئەڵێ من بە ڕەچەڵک پۆڵۆنیم ئەوە ڕاست نییە ئەوە درۆیە بینە ئەویش ئەڵێ نەنکم لەسەری دایکمەوە پۆڵۆنیە ناوە قسەی قۆڕە یعنی هەندێ خەڵکی لای ئێمە نازانمە لە خۆیانەوە بیستویانە ئەڵێ ئەو ڕاستە وایە نیچە بە ئەسڵ پۆڵە نابە هیچ شێوەیەک ئەوە هینە وەکو هینێکی نابێ هەموو قسەیەکی نیچە بە واتای یەکەمی وەریگریت یعنی نابێ هەر شتێکی وت بڵێ واتای یەکەمەکەی زۆر جار واتای یەکەمەکەی ڕاست نییە
ئەنی وەکوێ درۆ بکات نیچاڵمانی ئەوانە لە ڕقاواڵێ بەس بۆ هینە ینی ئەوەیە ئیترە لە خۆیەوە گەڕاوە بە پورێشی دۆزیوەتەوە پورێشی نەنشی ینی خوشکی نازانم هینە دایکی ینی دایکی شتێکی وایە کاڵێ پۆلۆنیە و نازانم چی بەس بۆی لە ڕقا ینی لە ڕقاواڵێ پرۆژەکە چییە؟ و پرۆژەکە چییە بەڕوونی بۆ تاک کۆمەڵگە وڵاتەکەت پرۆژەت چییە بۆ وڵاتەکەت بۆ نەتەوەکەت پرۆژەکە چییە؟ ئەزانین چی و بەدڵ نییە ئەزانین کە دژە پارتیت جاش بیری زۆڵە سیغە بیر ئەزانین کە حەشتی وەحشی کێشەو نییە چکە یەکێتیە ناونی لە کەرکووک کێشەو نییە بابەت نییە لەلات پرۆژەکە و چییە؟ ناڵێن دژی چیت نانا بۆچی هەوڵەیە ئێسەیرەکەی هاوڕێیان لە هەموو ئەم شتانەیە کە منەیڵێم بۆ دەرەکەوێت کە ڕۆشنبیری کورد بەس بۆیە کچ حەزی لێکە ئینەکە باوەڕکەن چکە هیچی نامێنێتەوە هیچی تیان نییە هیچ لەو مەرجانەی تیان نییە پرۆژەکە و چییە ئەبێ ڕوون بێت یعنی ئەبێ بزانین پرۆژەکە و چییە پرۆژە گەورەکە چییە خۆ فەلسەفە هینە بۆ خۆشیە هیچ ڕۆشنبیرێکی کورد پرۆژەی نییە یعنی لەم دوایانە فاروق ڕەفیق خەریک بوو لەم دوایانەیە خەبەری بووبووەوە لەو کاتەوەی خەبەری بووەوە چوو بۆ هەولێر بەڵام فریان نەکەوت بەڕاستی لەم دوایانەیە چکە پێشتر پرۆژەی چی ئەویش وەکوانی تر ڕەخنەیە یەکێتی پارتیە کردو تەواویتە پرۆژە بۆ چییە هەر دژی پارتی بە تەواو پرۆژەی ژیانیانەوە جار سیغە یەکێتی خۆی وازیە ناوە کەسی ڕاهەندیەکان واز نایەنن ڕەخنەکردنی پارتی هاوڕێیان ینی هەموو ژیانیان لە دام و دەستگاکانی یەکێتیایە زۆر ئاساییە لەلایەن تەلەڤیزۆنی یەکێتی هەموو ڕۆژێ چاو پێکەوتن هەمویان لە زانکۆکانی یەکێتی دایانە مەزرێنێ وەکو مامۆستا وەک کەر شتێک کتێبیان بۆ چاپەکە زۆر ئاساییە بەس نابێ لە ڕاگەیاندنی هەولێر و دۆکا دەرکەون نابێ کۆڕێک بکەن لە هەولێر و دۆک ئەبێت چەند پیس بی هیچ کوردێ ئەوەنە پیس نییە هاوڕێیان باوەڕکەن هیچ ینی تەنانەت هیچ بەرپرسێکی سەربازی یەکێتی ئەوەندە پیس نییە بایکۆتی هەولێر و دۆک بکە کە شەڕیان نەکردووە ینی بەرپرسە سەربازیەکان لە مەریوانی وریاقانە لێ کراوەترن لێبوردەترن بەرپرسە سەربازیەکانی یەکێتی لە بووقەکەی یەکێتی کراوەترە ڕۆشنبیرترە لە دەوڵەتی قوڵی یەکێتی کە ڕاهەندیەکانن سێم کێشە یەکەم ئەوەیە ناسینی بۆی بیرمەندێک بناسێنی ئەبێ بیناسیت خۆت ئەبێ لە زمانی خۆیەوە ئەبێ کۆنتێکستەکەی شارەزابی مێژوو شارەزابیت دووەم ئەوەیە کە وتم ئامانجی باڵای بیرمەندەکە چییە ئەوەی کە بەخۆیڵە بیرمەند یا مامۆستای فەلسەفە یا نازام چی سێم نەخۆشیەکان ئەمە یەکێکە لە نەخۆشیەکان هاوڕێیان هەر کەس لە وتارێکە یا لە کۆڕێکە ناوی سێ بیرمەند زیاتری هێنا ئەوە بزانە چەواشەکارە ئەوە بزانە کە هینە قۆڵ بڕە درۆزنە فێڵزانە چونکە تۆ ناوی 5 بیرمەند بێنیت کامانەوە ئاکەن سەبەختیار عەلی وتاری هەیە ناوی 10 بیرمەندی تایەناوە یەکێکیان تۆما یەکوینیە یەکێکیان ئێستا ئەژی نازام ژیژەک تۆما یەکوینی دیکارت دووسێ هینیش دۆنکیشۆ هینە سێرڤانتێس و نازانم دۆستۆیڤسکی و ئەمە نیشانەی خۆنواندنە ئەتەوێ بڵێ زانێ خەڵکی زۆرە ناسم هەر کەس هاوڕێیان
ینی زۆر پیشانیە کە خەڵکە ناسێ ناوەزانێت ئەوە بزانە هیچ شتێ لەسەر ئەو ناوانە نازانێت ینی هەر کەس زۆر ناوی زۆری وت لە قسەکردنە لە وتارێکا بێت لە لایڤێکا بێت لە کۆڕێکا بێت ئەو پەڕیە بێ سێ ناو بڵیت ئەو پەڕی ئەگەر بشیڵێ ئەگەر ناچاریش بیت هەر کەس زۆر ناوی زۆر بیرمەندی هێنا ئەوە چونکە ئەمە شتێکی زانستیە لە زانکۆیە لێت قبول ناکە چکە مامۆستاکە پێتەڵێت ئەڵێ ئەمە خۆی لە خۆیان سەر لێ شێوانە تۆ سەرت لێ شێواوە چکە تۆما یەکوینی چۆن تۆما یەکوینی ئەرستۆ دیکارت دۆستۆیڤسکی ینی ئیتر هینە ئێدوار سعید نازانم ئیتر ئەمە نە سەردەمەکەیان یەکە نە بابەتەکەیان یەکە نە ڕێبازیان یەکە ئیتر هیچ هۆکارێک نییە کە ناوی ئەمانە هەمووی بێنی تەنیا ئەوە نەبێ کچی هەڵەبجە حەزێ لێکە تاکە هۆکارێکە هیچی تر نییە کچی هەڵەبجە بڵێ ئای بەڕاستی کاک بەختیاری زیرەکە ئەو هەموو ناوە ئێمە هەر نەشمان بیستون ئەو ناوان و درۆژەکەی وەکو سەگ کە ئەمانە بناسیت چونکە ژیانێک بەشی ناسینی ئەو هەموو ناوە ناکە کە تۆ تەنیا لە وتارێکە ئەو ناوانە هێنیت ینی زۆرینەی خەڵک خۆی تەرخانەکە بۆ یەک یا دوو بیرمەند ینی ئێستا ئەفلاتۆن ناسەیە ئەرستۆ ناسەیە نیچە ناسەیە ئەڵێنەوە تایبەتمەندێکی کانتە هەموو 30 ساڵ خەریکی کانت بووە کەچی تۆ ناوی 30 کەسێنیت لە وتارەکە ئەوە خۆی لە خۆیان خۆ دەرخستنە ئەوە چەواشەکاریە ئەوە سەر لێ شێواندنە ئەوە بەرشەوارە خستنە بڵێ ئەوەنە ئیتر ڕووناچیەکی ئەوەنە ناوەهێنێت ئیتر تۆ بی لە چیەکەیتەوە چکە مێشکە دەڕات بۆ نمونە من مەڵی تۆمایە کوینیە چمە سەدەکای ناوەڕاست لەولاوە ئەم هێنێتەوە بۆ یۆناان لەولاوە ئەمەوە ئیتر ئەڵێ ئەمە بێ چی بڵێت لە کۆتاییشە چی ئەڵێت پارتی گەندەڵە تۆما یەکوینی هێنایەوە دیکارتی هێنا لە ئاخرا بۆی پێ بڵێ فازڵ میرانی کەسێکی باش نییە لە ئاخرا ئەوێ وا ئەو پێ بڵێ شتێکی پوچ هیچ بەس وی بڵێن بەراژیان ئەو هەموو شتا ناسێت لە کۆتاییە چییە مەبەستەکەی فازڵ میرانی باش نییە و تەواو هەرەوەیە باوەڕکە ناڕێیان وتاری بەختیار عەلی هەیە لە کۆتاییە ئەوێ بڵێ من حەزم لە سمێڵی فازڵ میرانی نییە ئەیتر تۆمایە کوینی هێنێتەوە هینێنێتەوە ئەجینە ئامانجە چییە لەو هەموو ناوە بابەتەکە و چییە ئێکابرا نازانێت چوزانێ ئەو ناوانە هێنە ئیتر ئەڵە کچی هەڵەبجاوە زۆر کە ئەچمەوە ئیتر ئیمزام بۆکەن هین داوای هینم لێکەن ئیمزا لەسەر کتێبەکان ناوهێنانی بیرمەند نیشانەیە یەکسەر گڵۆپەکە بێ هەڵکات ئێستا هینیش ئازاد حەمەژ وایە ناوی 30 کەسێنێ لە هەر کۆڕێکە ئەوە تەنیا نەرجسیەتە تەنیا ئەوەیە کە بڵێ من فەڕەنسیەکان ئەڵێن کە شتێک کەم هەوبوو زۆر پانیەکەیتەوە زۆر پەرش و بڵاویەکەیتەوە کە شتێک کەم بوو نەتبوو یعنی ئەو نیشانەی کەمیە هەتا ڕۆشنبیریت کەم بێ زیاتر قساکەی زیاتر ناوەهێنیت ناوی گەوراهێنیت ئەوە نیشانەی کەمی ڕۆشنبیریەکەتە ئەجینا من ڕۆشنبیریەکی پتە و بەرفراوانم هەبێت هیچ لەوە ناترسم دە لایڤەکەم ناوی کەس نایەنم با هەوەس ئەوەندە سیقم بە خۆمە ناوی یەک ڕۆشنبیر نایەنم با خەڵک هەمووی پێم بڵێ ئەمە لە ژیرفانی خۆمەوە ئەوە گیرفانە دە لایڤی پێ بکەی بەبێ ئەوەی ناوی کەس بێنی
باسی بابەتی زۆر گرنگیش بکەیت ئەوە ڕەشنبیریە نەک ئەوەی کە باسی فازڵ میرانی بۆ بکەیت کەچی ناوی تۆمای ئەکوینی و دیکارت و نازانم چین بۆ بکەیت لە کۆتاییشە ئێڵێ ئەتەوێ بڵێ چی ئەتەوێ بڵێ چیەتی ئەمەیە بڵێن پارتی زۆردارە پارتی زۆردارە نەبابە پارتی دواکەوتووە ئەو بنەماڵەیە کوردستانی وێران کرد نا بڕاک یاڕێیانەوە بە قامچیەک لێ نووسرا بێ پارتی قامچیەکی زەرد ڕاهەندیەکان سمتیان ڕوودکەی لە سەرای ئازادی جا کۆمەڵە ئیسلامی خێڕیشدانەی بە زۆر پۆلیس دایانێ داعیشەکان بیانێتە دەرەوە لە سجن بەجلی ڕەشەوە تو بڵێن ئازادی 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 تۆش بە قامچی بکێشی بە سمتیانە ئەوە هینێ کردبن قامچیەکە ڕەنگی زەرد بێ لێ نووسرا بێ پارتی و بارزانی هاوڕێیان ئەیەوەر ئێمە بەڕاستی کۆمەڵی فیلم هەیە بێ من جێبەجێیان کەم سیناریۆکەیان بنووسم مرۆڤ کە نمایشی کرد نمایشی زانینی خۆی کرد هەموو بێخلاقیەکی تری لە دەستی هاوڕێیان مرۆڤ کە ویستی کچ وا بزانە زیرەکە باوەڕ کە هەرچی بێخلاقیە لە دەستیەت یعنی من کە ئازاد هەما بینم هەموو ئامانجیەوەی خەڵک بڵێ چەند زیرەکە ئیتر گرنگ نییە کە پڕۆپوچە ئامانجی نییە نازانی بۆچی قساکە بەس ئێوێ خەڵک بڵێ بەراجیان ناوەزانێت شتە زانێت زانیاریە زانیاری زانین نییە زانینیش دانایی نییە ئەوانە شتی جیاوازن ئێوە هەر لی تێناگەن ڕۆژێ بۆتان شیەکەمە جیاوازی زانیاری و زانین چییە جیاوازی زانین و دانایی چییە فەلسەفە پەیوەندی بە داناییەوە هەیە زانیاری هەر زۆر دوورە لەو شتەوە زانیاری هیچ نییە زانیاری با بە لە ئینتەرنێت بەدەست مەکەوێت لەسەر هەر شتێک ئەوەیە ناوهێنانی دەیان بیرمەندی زۆر ئەوە نیشانە یەکسەر خاڵێکی بخەرە سەر خاڵە بخەرە سەر ڕوومەتی ئاوڕێیان خاڵە بخەرە سەر ڕوومەتی یەکسەر خاڵە بخەرە ڕوومەتی فکری ناوی زۆری هێنا ناوی بینەوە اینجا بە تایبەتیش ناوێک کە خەڵک نەیناسێت ناوی گوکەرێک بێنی تر لە لەوانەیە تازە نامیلکێشی دەرکردبێ کە لە نازانم لە ئەڵمانیا بینیوتە و نازانم چی کە کەسێکە لەوانەیە دوای و نامیلکەیە هەر ناوی کوێر بێتەوە تۆ ناوی هێنیت و لە وتارا و لە ئاوێنەیە هینە و گەنجە کاڵێ بەراجیان کەسم ناوە ناناسێ ئەوە دیارە بەختیا عەلی لە هەموو کەس مهمترە ناسینی ناوێک چییە وایە و ناوە کێیە چییە ئەزانین چەند ناو هەیە کە ئێستا کەس نایاناسێ بە ملیۆنان ناو هەبووە ینی لە سەردەمی ئەرستۆ تا بڕۆ بە ملیۆنان خەڵک بە ملیۆنان بیرمەند هەبووە فەیلسوفە بووە ئێستا ئێمە نزیکەی 100-200 یانە ناسی بە ملیۆنان هەبوون زۆر و بۆر ئەوە زۆر و بۆری پێڵەن زۆر و بۆر بۆی خەڵک وابزانە ئەمە کەشتەکە زۆر بووی تر ئەوە ڕەشنبیریەکە زۆرە ناوە ناوە هیچ نییە چوارەم ئەمەش هاوڕێیان سەرنجی بدەن ئەم ڕۆشنبیرانەی کورد کە پێڵێ باسی کشت و کاڵم بۆ بکە ئەڵێ هایدگر ئەڵێ کاتێک کە نیچە باسی هایدگر ئەڵێ کە نیچە باسی کشت و کاڵەکە ینی قسەی سێ کەست پێڵێ قالە فڵان قالە فولان قالە فولان ئازاد حەمە ڕێک کۆڕەکانیەوەیە
ئەڵێ ئەم کۆڕەم لەسەر قسەکانی هایدگەرە کاتێک باسی هۆلدەرلینەکە هۆلدەرلین چۆن یۆنانی خوێندۆتەوە، ینی بە سێ شتا تێپەڕێت. باشە من خۆمە چم هایدگەرە خوێنمەوە بزانم چۆن باسی هۆلدەرلینەکە، یا هەر هۆلدەرلینە خوێنمەوە بزانم چۆن باسی یۆنانەکە. ینی بۆچی بیزانی ئەم شتە؟ دۆلۆز چۆن باسی سپینۆزای کردووە، کاتێک کە سپینۆزا باسی تۆمای ئەکوینیەکە، باسی ئەو قسانەی تۆمای ئەکوینیەکە لەسەر سان پێر، ینی بە سێ شتا ڕوات قالە فڵان و قالە فڵان قالە فڵان، ڕێک هەمان سیستەمی حەدیسە. واتە سێ چین دوورە لە واقعەوە، نەک هەر ئەمە واقع نییە، بەی شێوە ناچێ بەلای ژیوارە یا ژیارە. من ژیوار یا ژیارم پێ باشترە لە هینە کەتوار نازانم، هەر ژیوار ینی بە هیچ شوێ ناچێ بەلای ئەوەیە. ینی تەنانەت پێنج چینە، چین چون و لۆلۆیە، ئازاد حەمە چین و لۆلۆیە. ینی من پێم وایە ئەبێ بڵێ من شێوازی چین و لۆلۆ بەکارێنم ینی ئەوە هینێ کە داهێنانێکی هینە ڕەهەندیەکان و ئازاد حەمە و بەتایبەت ئازاد حەمە بەڕاستی لەم دوایانەیە هەموو نەخۆشیەکانی تیابینم، وەک چۆن لە هەموو نەخۆشیەکانی ئەدەب و ڕۆمان لە بەختی عەلیا بینمەوە، هەموو نەخۆشیەکانی چیرۆک و ئەوە ڕۆشنبیری لە شێرزا حەسەنە، هەموو نەخۆشیەکانی مرۆڤی دووڕووی حیزبی قێزەون لە مەریوانی وریاقانە ئابینمەوە، هەموو نەخۆشیەکانی دەستگای زانیاری یەکێتی لە مەریوانە ئابینمەوە، هەموو نەخۆشیەکانی ئەوەی کە پێڵێن مامۆستای فکر و فەلسەفە لە ئازاد حەمە ئابینمەوە. بۆیە چڕکراوەیە. ینی من کە ناوی یەکێک گەیەنم وەکو دیاردە باسیەکە ماوڕێیان ئەژینا هەمیشە وتومە وەکو کەسایەتی کۆمەڵایەتی ئەو پەڕی ڕێزمەیە بۆیان بە هیچ شێوەیە حەقم نییە بەسەریانەوە، بەڵام چڕکراوەی ئەو نەخۆشیانن. کۆڕەکە ئازاد حەمە لەسەر نیچە یەک قسەی خۆی نییە. ئەڵێ دۆلۆز لەسەر نیچاڵێ، دوایی دێریدا چیەڵێت، دوایی جۆرج باتایی چیەڵێت، دوای هەقم چییە جۆرج باتای چیەڵێ لەسەر نیچە. ئەگەر منیش هەقمە بێت من خۆمە چم بۆی بزانم. ینی خوێندکارێکی سلێمانی هەقی چییە جۆرج باتای چی وتووە لەسەر نیچە؟ ئەمە چ سوودێکی هەیە؟ ئەمە چییە؟ ئەگەرەتەوێ باسی نیچە بکەی با بە باسی نیچە بکە، نەک باسی ئەوەی کە دۆلۆز چی وتووە لەسەر باتای چی وتووە لەسەر نیچە. بە سێی ناتێپەڕێ نازانی سوودی چییە. ئەمە چەنەبازیە. ئەمە بەس بۆ ئەوەیە دەری خەیکە زانیاری و هەیە، شتێکی پڕوپوچی زبڵە. ئەمە زبڵە، چین و لۆلۆیە، لە سەر و کەتوارەوە، لە سەر و ژیوارەوە واقعەوە. ئەوە ینی نەخۆشیەکی زۆر کوشندەیە. ئەوە جەدەلی بیزانتیە، ئەوە حەوزەی قومە، حەوزەی قومیشیانەوەیە. ینی هاوڕێیان لە ئەوەی جەدەلی بیزانتیایە فریشتەکان نێر نییە مێن کێ چی ود لەسەر کێ یا حەدیسەکان. حەوزەی قوم ڕێک شێوازی ئازاد حەمایشەکە، ئەمیان هینە سیکولارە، ئەویان دینیە، ئەجینا هەمان شێوازی ئیجتیهاداتە. ئازاد حەمە و حەوزەی قوم هەمان شتە، بە هەمان شێواز ئەخوێن.
ئەوەیە بۆ نمونە بۆی بزانی ژن چییە، ئەچی بزانی ئاەتەکە چی وتووە، دوایی حەدیثێنی کە بزانێ بە پێ حەدیثەکە ئاەتەکە ینی ئەگەر ئاەتەکە ڕوون نەبێت ئەبێ کۆمەڵە حەدیث دۆزیتەوە، دوایە بێ شەرحی حەدیثەکان، دوایە بێ مقارنەیان بکەی، دوایی سەحیح و ناسەحیحیان ئیتر هینە تۆ لە ناو بەڵام ئەوروپیەکە بۆی ژن بناسێ ئەچێ ینی لە چ ڕوویەکەوە جارێ لا پرسێ لە چ ڕوویەکەوە، ئەگەر لە ڕووی نازانم لە ڕووی ئەگەر لە ڕووی هینەوە بێ چی پێڵێن یعنی لە چ ڕوویەکەوە تەوێ بیناسیت ئەچێ ڕێک ینی ڕێک بە داتا ینی نەک بچێ لە کتێبەوە فڵان کەس چی ود لەسەر ژن، فڵان کەسی حەیت ئەوە چییە، ئەوە کەی زانستە، ئەفلاتۆن چی ود لەسەر ژن، ژنەکە هەیە بوونی هەیە، ژن لەم سەردەمەیە ئەیبینی دێتە بوونی هەیە، ژن بەڕاستی نمونەیەکی باش نەبوو ینی چی ژن با بڵێین لەسەر درەخت ئێستەش ئازاد حەما کە پێڵەی درەخت چییە کاگازات ئەبێ بچێ سێرکە هایدگەر چی وتووە لەسەر درەخت، هایدگەر چی وتووە لەسەر نیچە کاتێککە نیچە باسی ئەرستۆکە کە ئەرستۆ باسی درەختی کردووە، ئازاد حەما ئاوا پێڵێ ئەڵێ نیچە باسی ئەو قسەی هینە، ئەڵێ هایدگەر قسەیەکی نیچە هەیە کە ئێڵێت نیچە باسی ئەرستۆی کردووە کاتێککە ئەرستۆ باسی درەختەکە، چین و لۆلۆ ئیتر بە پێنج چیناتەیە پەڕێ بەس بۆی پێمان بڵێ کە ئەفلاتۆن چی وتووە لەسەر درەخت کە گووە حەقم چییە بەسەر ئەفلاتۆن چی وتووە لەسەر درەخت، ئەگەر لە ڕووی زانستیەوە تەوێ بزانی درەخت زانست هەیە بزانێ بزانی درەخت چییە، ئەگەر لە ڕووی نازانم لە چ ڕوویەکەوە لە هەر ڕوویەکەوە بتەوێت درەخت بناسی ئەبێ بچیت بۆ لای درەختەکە، ئەبێ بە ئامێرە زانستیەکانتەوە بڕۆی درەختەکە بناسیت، ئەو سەردەمە نەما سەردەمی ئەوە نەما کە ئیتر خەڵک دنیای لە ڕێی هینەوە ناسی، ینی ئەو شۆڕشێکە کرا لە ڕۆژاوایە چییە، ژیانەوەی ئیتالیایی چییە، یا ڕۆشنگەرەکان بە تایبەت ئیتر ڕۆشنگەرەکان لە ڕاستیە ڕۆشنگەرەکان چین، ئەڵێ ئیتر نابێت درەخت لە تەوراتەوە بناسین لە ئینجیلەوە، کاتێکە کەسێک پێی وتین ئەرێ ئاسمان چییە بچین ئینجیل بکەینەوە بۆی بزانین ئینجیل چیەڵێ لەسەر ئاسمان، نا ئاسمان لە ڕێی ئاسمانەوە بێبیناسی، ئاسمان ڕاستەوخۆ بێبیناسی لە ڕێی تەلسکۆپ و لە ڕێی زانستی ئەستێرەناسی و فیزیا و لە ڕێی فیزیاوە بێ ئاسمان بناسی، نەک لە ڕێی ئینجیلەوە. ئازاد حەمە ئێستش ئەگەر پێی بڵێ کاگازاد بۆ نمونە ئۆتۆمبیل چییە، ئەڵێ بابزام نیچە چی وتووە لەسەر ئۆتۆمبیل، نیچە ئەڵێ نیچەیەکی نەوتووە ئەبێ فەیلسوفێکی تازە بدۆزێتەوە کە لە سەردەمی ئەوە ئۆتۆمبیل هەبوو بێ، هایدگەر بزانین هایدگەر چیەڵێ ینی ڕۆشنبیری کوردی گەڕاندوێتەوە بۆ سەردەمین سەدەکانی ناوەڕاست، لە ئەوروپا ڕێک بەو شێوەیە کارەکرا، لە ئێران لە حەوزەی قوم ئێستا ژەراوا کارەکرێت، ئەوە نەخۆشیەکی کوشندەیە ئەبێ بیسڕیتەوە. هاوڕێیان بە تایبەت فەلسەفە ئەوەیە ینی ئۆشۆ بۆ نمونە لەوەیە زۆر لەگەڵیا ئۆشۆ کەس بەقەی ئۆشۆ کتێبی نەخوێنێتەوە، هاوڕێیانینێکی هەیە ڤیدۆیەکی سێرکەن کتێبە ینی باسی ژمارە کتێبەکانیەکە کتێبخانەکەی، ئەڵێ فەلسەفە کاتێ دەست پێکە کە ئیتر ئەی شۆیتەوە مێشکتە شۆیتەوە یەک کتێبم نەخوێنێتەوە، ئیتر خۆت خاڵیەکەیتەوە لە هەموو شتە، یعنی هەمیشەش لە هەموو پیشەیەکە وایە، ڕۆشنبیری ئێمە پێچەوانەیە ئیتر خۆی پڕەکات ناوەڵێ کەوتارە نووسێ، نا فەلسەفە وەیە بڵێ هیچ نازانم خاڵیە مێشکم
هیچ نییە. حەدی چییە دیکار بێتە مێشکمەوە؟ گووە خوا دیکار بێتە مێشکمەوە. دیکارت وەکو باوکیشم بیناسم حەدی چییە من بیخەمە مێشکی مناڵی کوردی فەقیرەوە. گووی خوارد نە دیکار نە ئەرستۆ گویان خوارد بێنە ناو مێشکمەوە. مێشکم پاکەکەمەوە لیان، چکە من مرۆڤم، من گەورەترم لە دیکار لە هەموو کەسێک، گەورەتریش نەبم، جیاوازم من خۆم بوونم هەیە، لەبەرەوە ناوی یەک کەس نایەنم، باسی بابەتەکەکەم، بیر لە بابەتەکەکەمەوە لە پێشە. هەڵبەتە ماوەیەکی زۆر هەرچی شتێ لەسەری بێگومان هەوڵەیەم بیزانم، هەر شتێک هەیە لەسەر و بابەتە هەوڵەیەم لە هەموو کە زیاتر شتی لەبارەوە بزانم. بەڵام کاتێکەیتر دانیشم بێگومان هەمووانە لە یەکگەیتەوە ئینیەکەی نازام چی ئیتر مێشکە دەشۆیتەوە. کاتێکە باسی ئەو بابەتاکەی هەوڵەیەی کەمترین ناویت یابێنی. جارێ هەوڵەی خۆت ئەو بابەتە لی تێبگەی، یعنی هێڵێکی ڕوونی بۆ دروست بکەی. ئیتر کە قسەت کرد بۆی بزانین باسی چیەکەی. ئەگەر ڕایەکەی تۆ کەرانەش بێ، خۆی هەر کەرانە بێت، تۆ ڕۆشنبیری کوردی هەر کەرانە بێ، بەڵام ئەو کەرێتیی تۆ باشترە لەو درۆیەی کە بە ناوی دیکارتەوەیکی، باشترە لە هەزار وتەی دیکارت و نیچە و نازانم کانت و ئەمانە. منەوە کارم تێ ناکە و خەڵک ئێستا تێگەیشتووە بابەژیان. ئێوە هەتا ناوی زل بێنن خەڵک زیاتر ئەزانێت چەنە قۆڵبڕیەکەتان زیاترە، درۆکردنەکەتان گەندەڵبیریەکەتان زیاترە. ئێوە تێناگەن 10 ساڵە خەڵک تێگەیشتووە، هەتا ناوی زیاتر بێنی لە وتارەکان تا بەخەی عەلی خەڵک زیاتر ئەزانێت کە درۆ ئەکەیت، کە هیچ نازانیت. بۆیە ئەو هەموو ناوای هێنی بۆی وابزانی ئێمە ئەڵێن چەند ڕۆشنبیری نەما ئەو شتە. لەبەرەوە هەتا سادە بی، پاکتر بی، پاک بیت باشترە. ناوی دوان سێ کەس بێنە ئەو پەڕی، ئەگەر ناوی شێنە، چکە ناتوانانی نایان نێنی لەگەڵ بابەتەکەیە کە بە پەیوەندی بە بابەتەکەەوە تۆ باسی نازانم باسی کاتەکەیت، کات و بوون و نازام چی ناتوانانی ناوی هایدگەر نێنی، ناتوانانی، ناکرێت. باسی مرۆڤی باڵاکەیت ناتوانانی ناوی نیچە نێنی، هینە باسی ویستی بوونەکەیت، ویستی هێزەکەی ناتوانانی باسی شۆپناوەر ناوی شۆپناوەر نێنی، باسی ئایدیاکانەکەی ناتوانانی باسی ئەفلاتۆن نەکەیت، باسی ڕەوشتەکەی بێ باسی کانت بکەی، زۆر شتێ ناتوانی ناوی نەهێنیت. باسی مەسیحێتەکەی چۆن باسی تۆمای ئەکوینینە یا سانتۆگوستین، هەندێ بابەتێ ناتوانی ناوی. بەڵامی تر ئەبێ کەمترین هەوڵ بدەیت کەمترین ناو بێنیت، چکە ناشرینترین شت خۆ دەرخستنە. ئەوەیە کە پیشانی بێ زانیاری و زۆر پێ ناشرینترین شت، یعنی وەکوەیە بۆ ژنێک بۆ تۆکسوفیلەر چەند ناشرینی ئەکات ئەگەر پێویست نەبێت، ینی پێویستیش نییە بە تۆکسوفیلەر. نەشتەرگەری جوانکاری ناڵێمانە جار پێویستە بۆ نمونە ئەگەر شتێکی نەبێ، بەڵام ئەگەر کێشە و نەبێت مرۆڤ بە تایبەتمەندیەکەی خۆی جوانە. چەنە ژن ناشرینەکە بۆ تۆکسوفیلەر و ئەوەندەش خۆ دەرخستن پیا و ناشرینەکە، ئەوەی کە بڵێ من زۆر ئەزانم زۆر ناشرینە بەڕاستی. بیرمەندێک لەسەر بیرمەندێکی ترچی وتووە ئەوە پڕ و پوشترین شتە، بێ کەڵکترین شتەوەی بزانین دۆلۆز لەسەر نیچە چی وتووە، بێ کەڵکترین شتە. تۆ جارێ بابەژیان خەڵک با نیچە بناسێت، با دۆلۆز بناسێت، ئەگەریش کە پێویست ناکەم لای من لە هەر سەردەمێکە کۆمەڵێ بیرمەندی گەورە هەن، تۆ جارە ژیانە فریان ناکەوێت کە سەرچیەکان بناسیت، جارێ فریان ناکەویت، یعنی ژیانێک بەز نییە.
کە ئەرستۆ ئەفلاتۆن بناسی کە ئیتر سەرەکین هەرە بێ بیان ناسیت کە سێنێکا بناسیت کە نازانم بڵێم مۆنتێنی بناسیت پاسکال دیکارت لایپنیتس نازانم کانت ئەمانە سەرەکینی تر ناتوانینەیان ناسی ئەگە فەلسەفە ینی ئەوە سپینۆزا شۆپناوەر هیگڵ ینی ئەها چەند زۆرن جارە سەرەکیەکان بناسە ئیتر دۆلۆز چیوت لەسەر نیچە کە باسی شۆپناوەرەکە جارێ تۆ خۆت سەرەکیەکان بناسە بە تەلەبەکانی بناسێنە خوێندکاریش نییە ئازاد هەمە کۆڕەکە هاوڕێیان بۆ خەڵک بۆ گشتی ئەوەی دۆلۆز چیوت لەسەر نیچە کاتێککە نیچە باسی شۆپناوەرەکە ئەمە چ سوودێکی هەیە بۆ خەڵکی سلێمانی کە موچەیان کێشەی موچەیان هەیە و کێش چ سوودێکی هەیە دۆلۆز چیوت لەسەر نیچە کاتێککە نیچە باسی شۆپناوەرەکە چ سوودێکی هەیە ئەمە هایدگر چی ئەڵێ لەسەر هۆلدەرلین کاتێ هۆلدەرلین باسی یۆنانی کۆنەکە تۆ یا بێ باسی ئەکرێت باسی یۆنانی کۆنیان بۆ بکەیت باسی هۆلدەرلین باسی هایدگر بەڵام هایدگر چی ئەڵێ لەسەر هۆلدەرلین کاتێ هۆلدەرلین باسی یۆنانی کۆنەکە ئەوە گووی سەگە ئەوە ڕێک گووی سەگە ینی ئەوە هین نییە فەلسەفە نییە گووی سەگی پێڵێنەوە شتێکی پڕۆپوچی بێسوود خەڵکە چێتە دەرەوە هاوڕێیان لە کۆڕەکانی ئازاد هەمە خەڵکە چێتە دەرەوەڵێ بەڕاستی نەمەزانی کە نیچەوە وابی دەکاتەوە لە نازانم لە شۆپناوەر کاتێککە شۆپناوەر باز لە بودیزمەکە نیچەوە بیریە کردەوە لە شۆپناوەر کە شۆپناوەر کاتێککە شۆپناوەر هەڵوێستی چۆن بۆ بەرامبەر بە بودیزم ئەمە چییە سوودی چی بوو کە چیتەوە بە دوکانەکەی باوکە ئیتر چییە ینی چییە ئەمە بەڕاستی نەمەزانی دۆلۆز و گواتاری ڕایان چییە بەو قسەی نیچە کاتێککە ئەڵێ شۆپنهاوەر شتێکی باشی نەکردووە کە ئەوەندە بودیزمی هێناوەتە ناو نەزان چی ئەوەیە ئەمە وەکو حەدیسی صحیح و نازانم چییە ئەوەیتر قال فلان من فلان من فلان من فلان ئەبی هورەیرەکەی تێکەوێت ئیتر ئەبی نیچە لە ئەبی نیچەوە بۆ ئەبی دیکارت و ئەوەیە حەوزەی قومە بابەتەکەت لە ئێستادا و بۆ وڵاتەکەت ئایا پێویستە ئایا بەڕاستی ئەوە کێشەیە لە وڵاتەکەتە خۆ ڕاستە فەیلسوف کێشەکە ڕوو نەکاتەوە ینی دەریەخات ئەجینا کێشەکە دروستی ناکات تۆ ناتوانی کێشەیە دروستکەی کە نەبێت چەنە بیرمەندیش بیت ینی کێشەکە خۆی هەیە خەڵک نایبینێت ئەدیسۆن کارەبا دروست ناکات کارەبا هەر هەیە خۆی ینی وزەی کارەبا هەیە لە سروشتا ئەو هینیە کاتی وەک بڵێ ئەی دۆزێتەوە یا کە چۆن بەکار بێت ینی چۆن بگیرێت و بەکار بێت ئەجینا خۆ دای ناهێنێت ئێتۆش بۆ نمونە پرسیار دروست ناکەیت ئەو پرسیارانەی کە هەیە ئەو پرسیارەی کە هەیە لە ژیانتا لە ژیانی گەلەکەتە یا کۆمەڵگەکەتە یا لە جیهانە یا لە مرۆڤایەتیە ئەو پرسیارە ئەبینی تۆ لە ڕێی لێکۆڵینەوەکان و خوێندنەوەکان و ئەوانەوە ئیتر تۆ پرسیارە خەڵک نایبینێت تۆ ئەیبینیت
هەر بۆیەشە چەمک بەرهەمێنیت یعنی دۆلۆز پێی وایە ئەڵێ هەر فەیلسوفە ئەو پەڕی چەمکەیە دوان بەرهەمێنێ فەلسەفە ئەڵێ فەلسەفە بەرهەمێنانی چەمکە باشە من بەختیار عەلی تا ئێستا هاوڕێیان 55 یا نا 175 چەمکی بەرهەمێناوە جەماعەتی ڕەهەند هاوڕێیان تا ئێستا ئەتوانین بڵێن 500 چەمکیان بەرهەمێناوە کەنداویزم کە چۆن مەسعود بارزانی کەنداویستە هین فاشیزمی وردە فاشیزمی کوردی هاوڕێیان چەمکەکان تەواو نابن تا ئێستا نای 500 چەمکیان بەرهەمێناوە ئەفلاتۆن 2-3 چەمکی بەرهەمێناوە کانت چەمکێک هاوڕێ ڕەهەندیەکان 550 چەمک گۆرە بابەجی ئەمە ئەی هاوار ئەمانە چەمک بە چکلێت تێگەیشتون باوەڕکە هاوڕێیان چەمک کە پێیان وتون وتیانە دۆڵۆز وتوێتی فەیلسوف ئەوەیە کە چەمک بەرهەمبێنێ ئەیتر ئەمان وتویانە با خێرا با زۆرترین چەمک بەرهەمبێنین ئەیتر هەر لە هەر وتارێکا چەمکێکی تازە یانێ بیناسن وازانن چەمک شتێکە بیری لێکەیتەوە ئیتر وشەیەکی تازەیەتەوە ئەیەوە دۆلۆز ئەڵێ بیرمەندەکان زۆرینە یەک چەمکە هەمووی لە دەوری ئەو چەمکە قوڵەکەنەوە یا فراوانیەکەن ئەو چەمکەیە دەوڵەمەندیەکەن پوڵ یەکەنەوە بەرز یەکەنەوە فراوان یەکەن یعنی لە دەوری ئەو چەمکە کارەکەن ئەو چەمکەیە وردە وەکو بڵێ هەموو ژیانیان ئیتر ئەو ڕوونکردنەوەی ئەو چەمکەیە هەمووی بە دەوری ئەو چەمکەیە ئاخولێتەوە ئایدیاکانی ئەفلاتۆن هەموو وتارەکانی ئەفلاتۆن دیالۆگەکانی بە دەوری ئەو ئایدیانەوە ئیتر هەمووی لەوەوە دێت چکە لە هەمووی لەوەوە سەرچاواگرێ ئەگەر باز لە مایۆتیکەکەی بۆ نمونە مایۆتیک چییە ئەوەش لە ئایدیاکانەوەی چکە تۆ لە ئایدیاکانەوە شتەکە زانی مایۆتیکەوەیە کە وەکو کاری مامانی واتە زانستەکە لە خۆتا هەیە چون بۆچی چکە لە ئایدیاکانە بینیوتە لە ئاسمانە ڕۆحە بینیونی هەمووی بە دەوریەوەی ئاسوڕێتەوە ئیتر یعنی بۆچی هینەکان بیرمەند بن چکە بیرمەندەکان ڕۆحیان بۆ نمونە ئەو شتانەی لە بیرێتەوە ینی بیر هاتووەتەوە ئایدیاکانیان بینیوە بیرمەندەکان بۆیە ئەوانە بێ ببنە پاشا ئیتر لە سیستمی کۆماریشە هەمووی بەسراوەتەوە بە ئایدیاکانەوە ینی ژیانی فەیلسوفێک هینێک ژیانی هزری فەیلسوفێک زۆر جار چەمکێکی سەرەکی تایە کە ئیتر هەمووی بە دەوری ئەوەی ئاسوڕێتەوە ینی ئەوەی کە نیچە پێڵێ جێنیالۆجیای ئەخلاق هەمووی ئیتر بە دەوری ئەو جێنیالۆجیای ئەخلاقەیە بگەڕێن بۆ ڕەگەزی ئەخلاقمان لەکوێوە هاتووە ڕەچەڵەشی ئەخلاقمان لەکوێوە هاتووە ئیتر هەمووی ینی تەنانەت ئەوەی بیرۆکەی کە گەڕانەوەی هەمیشەیی و بیرۆکەی نازانم ئەمۆرفاتی ئەوەی خۆشەویستی چارەنووس خۆشەویستی چارەنووسی خۆتت خۆش بێ و ینی هەمووی بە دەوری ئەو چەمکەیە ئەخولێتەوە کە ڕەچەڵەکی ڕاوشتمان چییە بڵێن کێ ئەنی ئیتر ئەوەیە بەڕاستی هەمووی ئەوەیە کانت هەمووی بە دەوری ئەوەیە کێ بیرەکاتەوە بیرکردنەوەیە کە کاریگەری بەسەر نەبێت کە ئێمە ناتوانین دنیا لە ڕێی خۆیەوە بناسین چەواشەکارە هەستەکانمان چەواشەکارن ئەزممویش نابێ پشتی پێبستی ئەوەی ئەمپیریزم ئەی باشە چی بیرەکاتەوە بەبێ ئەزمون و بەبێ هەستەکانمان ئایا شتێگەیە بیرکاتەوە بیرکردنەوەی پوخت چییە ئایا بیرکردنەوەیکی پوخت هەیە بەبێ
بەبێ پشتبەستن بە هەستەکان بەبێ پشتبەستن بە ئەزمون چییە کاڵێ مرۆڤ بیرەکاتەوە چییە بیرەکاتەوە یا یعنی ئەوەیە بەڕاستی هەر بیرمەندێک ئەتوانی ینی بیرەکەی وەکو بڵێ هەمووی بە دەوری کەچی ڕاهندیەکان هاوڕێیان تا ئێستاوە زان 550 شەشیوە نازان قەرزاریشین زۆر قەرزار بووین 550 چەمکیان بەرەمێنەوە چکە نازانێت چەمک چییە ئەوە هینەکێ نازانم چێ ئێڵێت بەڕاستی چ بیرمەندێکە ئەڵێ فەلسەفە کۆبوونەوەی سەردەمەکەتە لە فکرتە یعنی هەموو سەردەمەکەت یعنی گەردوون لە سەردەمەکەی تۆیە جیهان گەردوون جیهان وڵات کۆبنەوە لە مێشکی کەسێکە ئێستا تۆ سەدەی بۆ نمونە سەردەمی دیکارت ئەو سەردەمامووی کۆ بێتەوە لە مێشکی دیکارتە یا سەدەی 19ەوە کۆ بێتەوە لە مێشکی نیچێ یعنی کۆبوونەوەی سەردەمەکەیە لە هزری کەسێکە ئەو پێوە ئەوەڵێ فەلسەفە ئەوەیە ئەوەیە بۆیە ئەڵێ تۆ ئایا ئەوەی کە باسیەکەیت پێویستە لە ئێستەیە بۆ وڵاتەکەت بۆ سەردەمەکەت بۆ مرۆڤایەتی ئەگەر کەسێکی هینیت چەپیت یا نازانم ئایا لە ئێستەیە پێویستە وڵاتەکەت نەتەوەکەت تۆچی چیتەوە نانیەوانە خۆی هێنابێ شتێکیان بیتێ ئەی هاوار تۆزێ ئەخلاقتانە بێ کتێبەکانتان لەوێ چاپەکەن موچە لەوێ وەرەگرن لە بنی دنیاوە لە بەهشتیشەوە بێ ئەچنەوە بۆ سلێمانی و هەولێر چکە ئەزان لەوێ توان بژین لەوێ ڕێستان لێژیرێ کەچی ئەوەندە وەفاتان نییە هەموو وتارەکانتان دژی دەسەڵاتی کوردیە بێ ئەخلاقینە چوونە ینی بە هەموو شێوەیەک خەونتانەوە بووە بچنەوە ژێر ناوگەڵی ئەو دەسەڵاتە موچێ و دەسەڵاتە وەرەگرن ئەو دەسەڵاتە داتانە مەزرێنێ ئەو دەسەڵاتە کتێبتان بۆ چاپەکە کۆڕەکانتان لە دەستگاکانی ئەو دەسەڵاتەیە بێ ئەخلاقینە ئەوەندە نمەک بە حرامن هەموو ژیانتان تەرخان کردووە بۆ دژایەتی هەرێمی کوردستان هەرێم و حکوومەت و دەسەڵاتی کوردی بێ ئەخلاق ینی ئەمەیتە کێشەی ئێوە ئەخلاقی بنەماڵەییتان هەیە بەڕاستی ڕۆشنبیری کوردی هاوڕێیان کێشەی ئەخلاقی بنەماڵەیی هەیە کێشە هەیە لە ئەخلاقی بنەماڵەکانیانە چکە زۆر ناشری پەروەردەیان کردوون چۆنە بێ نانی کەسێ خۆی کەچی شەو ڕۆژ بتەوێت لە ناوی ببیت چۆنە بێشتیوە چۆنە بێت لە هەموو ژیان تا جارێک شانازی نەکەی باڵای کوردستانەوە بێ ئەخلاق ئەی بۆچی موچەی کوردستان وەرەگری ئەی بۆچیەکی کتێب لەوێ چاپەکەی ئەی بۆ بەو زمانە قسە ئەو زمانە بەکارێنی ئێوە کێشەی عەقڵی ئەوە هیچ بەس کێشەی ئەخلاقیتان هەیە زۆر قوڵە کێشە ئەخلاقیەکەتان من ئەڵێم لێکۆڵینەوە لە ڕۆشنبیری کورد سوودی نییە ئەبێ لە دایکیان کۆڵیتەوە چکە ئەخلاق لە دایکەوەیە ئەمانە یعنی ئەبێ لە دایکیان کۆڵیتەوە چۆنە بێ دایکیان ئەوەندە پەروەردەی خراپی کردبن چۆنە بێ دایکیان زەڕێ ئەخلاقی نەبووە پێیان بدا چکە ئێمە هەموو دایکمان فێریان کردوین کە بێ بە وەفابی بۆ وڵاتەکەت بە وەفابی بۆ نەتەوەکەت بە وەفابی بۆ زمانەکەت هەموو مرۆڤێکی ئاسایی ئەوەیە بەس ڕۆشنبیری کورد نەبێت باوەڕکە ناوڕێیان ینی نازانم لە پیسایی کەمتر ڕێزم هەیە بۆیان
هەی پیسایی یعنی چی تۆ لە ژیان تا شانازی بە ئاڵای کوردستانەوە ناکەی هەی پیسایی قێزەونی ناشرین ئەمە چییە کردوتانە بە شتێکە وەکو بڵێ هەمووتان لەسەری ڕێکەوتون نابێ ئاڵای کوردستان لە کتێبتانە هەبێ لە ئەکاونتانە هەبێ لە نازانم پرۆفایلتانە هەبێ ئێوە شایانی ئەوە نین هەوای ئەو وڵاتە هەڵمژن نەئەبوو بێهێڵن بڕۆنەوە بۆ ئەوێ یعنی مرۆڤێک هاوڕێیان بێزی نایە وەسفی کوردستان بکە کۆرە تف لە هەموو شتێکت ئەی ڕەهەندی و ڕۆشنبیری کورد و تف لە هەموو شتێکت قێزەونە هاوڕێیان ئەوەندە قێزەون و ناشرینن تەنانەت پێیان خۆش نییە گۆرانیەشی کوردیش یعنی بڵێن فلان کەس دەنگی خۆشە بڵێن فلان ناوچێ خۆشە دژی هەموو شتێکی کوردستانن کێ وتی ڕۆشنبیر بە هیچ شێوەیەک نابێ ئاڵای وڵاتەکەی خۆی بەرزکاتەوە لە هیچ شوێنێک ئەو ئاڵایی هەبێت کێ پێیوتن هەی بێ ئەخلاقینە چکەوە کێشەیەکی ئەخلاقی زۆر گەورەیە کە لە ژیان تا وەسفی گۆیژە نەکەیت عیبە نابێت وەسفی شاخی گۆیژە بکەیت چکەوە هینە نەتەوەییە چییە نابێت بە هیچ شێوەیەک باشەیە وڵاتە بڵیت ئەمە لە چی یاسایەکی ڕۆشنبیریە هەیە لەکوێ هەیە ئەم شتە ئەبێ دژی هەموو شتێکی وڵاتەکەت بی یا بێزێنێ ناوی بێنی بەڵام پارەکەی بخۆی بەڵام پۆستەکان وەرگری بەڵام کتێبەکە و لەوێ چاپ بکەی بەڵام کۆڕەکانی لە دەستگاکانی ئەو وڵاتەیە بکەی نازانم ئاوڕێیان ئێوە هەست بە قێزەونی ئەمانەکەن ینی من وتم بە نمونە سینەماکار نەزانترین توێژە بەڵام قێزەونترین توێژ ئەوەیە کە پێوترێ ڕۆشنبیر زۆر سەرسوڕێنەرە لە لای من کە خەڵک ئاساییە لە لای مرۆڤێک لە هەموو ژیانیا گۆرانی حەسەن زیرەکی لێ نەیە کاتی نەورۆز لای منەوە لە مرۆڤایەتی کەوتووە ئەم بێ ئەخلاقانە نەورۆزیش ناکەن هاوڕێیان وەک بڵێ هەر شتێ میلەتی کورد بیکە من نابێ بیکەم نازانم کێ ئەم یاسایەی دانا نازانم کێ بە هۆرێن غەریبی وت جلی کوردی نابێ لە بەرکەیت نازانم کێ پێیوت نەورۆز هی تۆ نییە کێ پێیوت عیبە نەورۆز بچی بۆ سەیران گوێ بۆ حەسەن زیرەک بگری کێ پێیوتن بەمانە هەموو شتێکی کورد خراپە کێ پێیوتن ئەگەر نەژڵێ خراپە بەکاری نایەنن بە هیچ شێوەیەک یانی چیچلی کوردی لەبەر ناکەی لە ژیانتا چۆن بوو ئەمە یعنی چۆنە بۆم شیکەرەوە لە ڕووی فەلسەفیەوە بۆم شیکەرەوە کە مرۆڤ نابێت جلی کوردی لەبەرکا لە ژیانیا هەموو شتان ڕێکەوتون هەمووتان یەک کەستان جلی کوردی لەبەر ناکەن کێ بڕیاریدا ئەم شتە هاوڕێیان کێ بڕیاری لەسەردا کە خوێنەواریە ڕۆشنبیر نابێت جلی کوردی لەبەرکە لە ژیانیان نابێت لەبەریکە عیبە نەورۆز جەژن بکەی کێ بڕیاریدا کە ڕۆشنبیر نابێ نەورۆز بکە کێ بڕیاریدا نابێ هیچ شتێ بکەی وەکو نەتەوەکەت کێ بڕیاریدا هاوڕێیان یعنی بەڕاستی ئەمە نازانم کێ بڕیاریدا کە نابێ بە هیچ شێوەیەک ئاڵای کوردستان نە لە ئۆتۆمبیلەکە تا هەبێ نە لە ئەکاونتی تۆڕە کۆمەڵایەتەکان تا هەبێ کێ بڕیاریدا کێ بە ئازاد حەمەی وت نابێ بە هیچ شێوەیەک ئاڵای کوردستان لە ژیان تا هەبێ کێ پێیوت کێ بەم کەرەی وت کێ بەم کەرەی وت نابێ نەورۆز بکەی
ئازاد حەمە تۆ نابێت لە ژیانتا هەڵپەڕیت هەڵپەڕکێ شتێکی کوردی نابێت فەیلسوف کێ پێی وت کێ لە مناڵیەوە فێری کردوتیان ئەگەرەتەوێ ببیتە فەیلسوف نابێ هەڵپەڕی نابێت جلی کوردی لەبەرکەی لە ژیانتا نابێت لە ئەکاونتی فەیسبووکەکە تا ئاڵای کوردستان ببینرێ کێ پێی وتن کێ ئەمەی کردە یاسا کێ ئەمەی کردە یاسا کە هیوافایەق نابێت جلی کوردی لەبەرکە نابێ ببینرێ لە نەورۆزە هەڵەپەڕێت هەر نابێ هەڵپەرچێ بزانێت هەر زانینی هەڵپەرچێ کێشەیە یا ئاراس حەمە نابێ بزانێ هەڵپەڕێت خۆی ئەو باشتر جلی کوردی لەبەر نەکا لە عەرەبە ئەو نامەوێت ئاراس حەمە زۆر باشە ئاڵای کوردستان قەت با نەبینرێت لە دەرپێکەی لە دەرپێکەش با نەبینرێت بە هیچ شێوەیەک هەر با خەڵک وا بزانێ عەرەبیت ئەوە من بەزەوەم پێ باش ئاراس حەمە باوا بە خەڵک وا بزانن هینە ئاراز فەتاح هەر هینە یا فەتاح یا ڕەزاق یا بڕۆ تۆ با خەڵک هەر نەزانێ کوردی بەڵام هاوڕێیان تکایە ئەگەر ڕۆژنامەوانە ناسن خەڵکی کە چاپێکەوتنیان لەگەڵەکە ئەم پرسیارانەیان لێ بکە بۆچی نابێ هیچ شتێکی کوردی و پێوە بێت ئەژینا تۆ ڕۆشنبیر نیت هونەرمەند نیت مۆدێرن نیت بۆچی ژاپۆنیەکە وانە ژاپۆنیەکە بە پێچەوانەوە ینی ڕێک پێچەوانەیە کاتێکە لە جەنگی جیهانی دووەمە ئەیدۆڕێنن زۆرینەی بیرمەند و نووسەرەکانیان خۆیان ئەکوژن ئەوەندە نەتەوەین خۆیان ئەکوژن هاوڕێیان گەورەترین ڕۆمانووسی ژاپۆن خۆی ئەکوژێ کاتێکە ژاپۆن ئەبەزێت لە شەڕە بۆچی تەنیا بیرمەندی کووردە ئەبێ قێس بکاتەوە لە هەموو شتێکی کوردی ئەمە گرنگترین پرسیارەکە بێ بکرێت لە هەمویان یەک بە یەک بکرێت ئەڵێن جا بۆچی نا خۆی ئەمە نەمانوتۆ بۆچی بەڵام ئەبینی نایکەیت وەکو بڵێ بۆ بە یاسا نابێت جلی کوردی لەبەرکەیت خۆی ئێمە نەماوتووە ئەگەر جلی کوردیمان ببینە ساڵی جارێ 10 ساڵ جارێ لە بەرتا ئیترا و پرسیار نابوو خۆی ئێمە ناڵێن بڕۆ جلی کوردی لەبەرکە بەس بۆچی کردوتە بە یاسا هەرکەس جلی کوردی لەبەرکەیتە بیرمەند نییە و نەرمەند نییە ینی بۆ نایکەیت بۆچی لە ئاوێنەیە ینی لە هەموو گۆڤار و ڕۆژنامەکان و سایتەکانی فەڕەنسا ئاڵای فەڕەنسای پێوەیە شوێنێکی نییە گۆڤار ڕۆژنامە نییە هی تورکیا ئاڵای تورکیای پێوە نەبێ میلیەت نازانم جمهوریەت هەمووی ئاڵای تورکیای پێوەیە بۆچی هیچ شتێکی ئۆپۆزیسیۆن ئاڵای کوردستانی پێوە نییە بۆچی هیچ شتێکی ڕۆشنبیری کوردی ئاڵای کوردستانی پێوە نییە بۆ عەیبە ئاڵای کوردستان بۆ ئاڵایەکی عەیبە بۆ ناگونجێ مرۆڤ بیرمەند بێت و شانازی بە ئاڵای کوردستانەوە بکە بۆ نابێت بۆ لە ماڵیانانیە ئاڵای کوردستان بۆچی لە ماڵی هەموو نەروێجیەکە هەموو دانیمارکیەک ئاڵای وڵاتەکەیان لە ماڵیانایە هەموو نووسەرێکی نەرویجی ئاڵای نەرویج لە ماڵیایەتی هەموو بیرمەندێکی سویدی ئاڵای سوید لە ماڵیایەتی کەسیش پێی ناڵێ ئەمە هینە و ئەمە پارتیە بۆچی ئاساییە هونەرمەندی کورد ڕۆشنبیری کورد ئاڵای کوردستان نەبێ لە هیچ شتێکە دەی زۆرم ئەوە بە باوڕێیانە 6 ساڵ خاڵەکەم وت ئیتر کۆتایم پێێنە کۆتایی پێ ئەوەیە شەشەمین خاڵە ئەوەی چەمکەکان بوو
کە بە پێی دۆلۆز هەر نازانم هەر فەیلسوفێک چەمکێکی بەرەمێناوە هەموو ژیانی ئیترە چ بکەیت دەوڵەمەند کردووە هەموو ئەگەر چەمکی تریشی باس کرد بێ هەمووی هەر هینن ینی بنەچەمکن بۆ خزمەتی ئەو چەمکە گەورەیە چونکە وەکو بڵێ چەمکە گەورەکە ئەوەیە کە تەفسیری جیهانی پێکردووە بۆ نمونە چەمکی کێشمەکێشمی چینەکان ئیترەوە چەمکە گەورەکەی مارکسە ئیتر هەمووی بە دەوری ئەوەیە مێژوو کێشمەکێشمی چینەکانە نێوان ئەو چینانە ئەو دوو چینە ئیتر هەموو شیکاری ئابووری شیکاری کەلتوری ئاین هەمووی بە دەوری ئەوەی ئاسوڕێتەوە ئەو کێشمەکێشمەی نێوان ئەوەیە باشە هاوڕێیان لێرەیە کۆتای پێێنم زۆر سپاس دەی کاتەش خۆش